لا درێژەی ڕکابەرەکانی خولی پلەیچیانەکانی عێراق یانی پێشمەرگەی سلێمانی دووەم سەرکەوتنی لە خولەکەدا بەدەستێنا و لە ئەنجامێکی پێشبینی نەکراویشدا توانی لانی سامەڕان باتەوە کە ڕکابەری سەرکەوتن دەکات بە خولی نابی عێراق. یانی پێشمەرگەی سلێمانی دووەم بردنەوە لە خولی پلەیەکی عێراق بەدەست دێنێت و هەلی سەرکەوتنی میوانەکەشی بۆ خولی نابی عێراق کەمتر دەکاتەوە. لە میانەیەکێک لە یاریەکانی هەفتەی دێمی خولی پلەیەکی عێراق یانی پێشمەرگەی بەرگسەوز میوانداری سامە ڕای کرد. یاریەکە بە بەهێزی دەستی پێکرد بە تایبەتی یانەی میوان کە باشتر لە کێمی یەکەمدا دەرکەوتن، بەڵام بە پێچەوانەی بۆچوونەکانەوە عومەر محەممەد لە خولەکەکانی 57 توانی 2 گۆڵ بۆیانی پێشمەرگە تۆمار بکات کە یەکێکیان بەلێدانی سزا بوو. یانەی میوان هەوڵی زۆری دا و هەلی ئاسانیشی بۆ دروست بوو بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام شکستی هێنا. گێمی دووەم یانەی میوان بە تەواوی دەستی بەسەر یاریەکەدا گرت و هێرشەکانیشی زیاتر چرتر کردەوە، بەڵام جارێکی تر بە پێچەوانەوە عومەر محەممەد کە پاڵەوانی یاریەکە بوو توانی لە خولەکی 50 هاتریک تۆمار بکات و یانەکەی بکاتە خاوەنی گۆڵی سێەم. بەهۆی فشار و هێرشە بەردەوامەکانی یانەی سامەڕە توانیان لە خولەکەکانی 72 گۆڵ تۆمار بکەن لە ڕێگەی ساڵح موتڵەک هێرشبەری پێشووی یانەی سەی سادقەوە. یانەی میوان هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەردەوام بوو، بەڵام ئەحمەد وەهاب هێرشبەر یانەی پێشمەرگەی سلێمانی لە خولەکی 89دا بە تەواوی یانەی میوانی بێهیوا کرد لە ئەنجامی یاریەکە کاتێک بەلێدانێکی موشک ئەحسا گۆڵی چوارەمی تۆمار کرد. ناوبژیوان 5 خولەک کاتی زیادکراوی بەرز کردەوە. پێشتەوابوونی کاتی زیادکراویش یانی میوان نەیتوانی سەرکەوتوو بێت لە گۆڵی سێم کاتێک حەسەنی گۆڵپارێزی یانەی پێشمەرگەی سلێمانی لێدانە سزاکەی دوورخستەوە. سەردا سواز بۆ کە سەرکەوتوی کردن لەناو یاریگای خۆمانە دەستخۆشی لەسەر جەمیای زانەکانەکەم کامڕۆ توانیان وەکو هەموو یارانی کە کردومانەیە ئاستێکی باش پێشکەن، بەڵام ئەمڕۆ توانیمان لە گۆڵکردنا موفق بین و زوو ئەگەشتنە گۆڵی بەرامبەر یانەی سامەراژ یانێکی بەهێزە و کێبرکێکا لە خولەکەیە. سپاس بۆخوا هیچمانەوەمان مسۆگەر کردووە هەوڵی خانەکانی پێشەوەشەین لەو سیاری کە ماومانە هیوادارم یاریزانەکان بە هەمان ڕوحیەت بە هەمان ئاست و تواناوە داخلی یارەکان بن بوي أنجام كان ما باشتر بيت وآسي فرقة قبل باشتر بروا. اليوم فريق ما ظهر بالمستوى الحقيقي يعني متفاجئ. تيبا كمان أمره لأستي راستقيني خوي دا نبو أمش بو من وقرا هنري تيبا كاستنبو هروها نزيكي دياريزاني سركي تيبا كاش بأستي راستقيني خوي عن درنكوتن ديار دوراندن لسرتاي خولكان ودتواندريت قربو بكريتوا بلام لسياري كوتايدا بأستم دتواندريت قربو بكريتوا. خسر آخر مباراة آخر 3 بۆ بردنەوەی یانەی پێشمەرگەی سلێمانی خاڵەکانی بۆ 12 خاڵ بەرز کردەوە و هەنگاو بۆ پلەکانی پێشەوی ریزبەندی دەنێت و یانەی سامەڕاش بە 21 خاڵ لە پلەی دووەمی کۆمەڵەی دووەمدایە و هەلی وەک یەکەمی کۆمەڵەکەی بۆ سەرکەوتن بۆ خولی نابی عێراق لەدەستدا. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.